نها بردفك وزارة روشنبیریه هرما کردستان برز نامق شریف هورامی الاستودیو میوان منه و جا آمده جی امی کوردیناتور پرتوکا کردی برز باور برشف ورگرن کک نامق تو بخیر هاتی روداوی و کک باور تجی بخیر هاتی از خوازم بریا کو کک نامق باخفه کک باور تو بحث بکی دمی اون پرتوک خواتینه دریه سینوری ابراهیم خلیل چه استنگیتنا پیشیا و او سریشین کوتمی تلسر مدیایا جواکی گازن انجه دکی چنه بله سپاس همیدار سپاس کواب در فتدامه جبوری مجاره یا وقت پرتوکا کردی حفظ صلابی کاری کن کارین آنلاین کن کارین پرتوکان کن و گلک جرانی جباشور دخواز جمعه تفازن کوام پرتوک جبر بشینم ورله مخابن دما هم تنس سینور عالیه ترکیه هیچ پرسکرک در نخینه بس فاتوره دنیره فرمیت دنیره دبی تمام او پرتوکیج قداخه نبن در باست که مثلا نبی جاف کتابا بارزانی کتابا جوان هیچ تشتم بکر انگلیسی نانره بس فرمیت دنیره دیدم در باست عالیه ابراهیم خلیل بن لور عالیه باشور کردستان مخابن لور جمع دستور فازن دبی واجبر ج وزارت روشنبری izin girtiya ne girtiya ام دبین یعنی تنی ده کتابن ام 20 کتابن ام قولیه که یعنی جبویم چما بچن ج وزارت روشنبری izin بگیرن او جی تابی قبول نکن او یان کتابان ما ورکرینن یان جی هنجاران ابهاتیه سرمجی دست دابجن سر پاسپورتین یا شوفر جی تبی ویژن انگلیس سرمایتیه جبری وقتی جی گویی جانم سر مدیه جواکی ام ویتینن روزه و چونکی ام تازه کتاب لور در باس ویالی کل لور داخواسته لور جدا ما مسئله که بیفرنگ کدرت که پیشه ام خابن ام ناکیجن انجامک اگه برپسیار وزارت روشنبری سدم آوان جمعه پیش هم میکرد که خوش بی یعنی چما هم نکارن کتاب برحتی جبر در باس ویالی بله گله کی سپاس جبویتا که نامق هون سروی که چه ببیجن یعنی هاتنا پرتوکان جدر و بو هریما کردستان چما گریدای دستوریه سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو هاوڕێژ حکوومەت یعنی سیستم یعنی ڕێنمایی یعنی بڕیار ناکرێت تۆ کەلوپەلی خواردن لە دەرەوە بێنیت ئەگەر وەزارەتی پیشەسازیە وەزارەتی کشتتوکاڵ ئاگادار نەبێت یا بازرگانی هەروەها ئەوەی کە ڕەبتی بە کەلچەر یا کولتورەوە هەیە پەیوەستە بە وەزارەتی ڕۆشنبیریەوە ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری من نازانم ئەو برادرە ئەو کێشەی لەکوێدایە ئەگەر نا وەشانخانەکانی تری باکوور ئاگادارن وەشانخانەی نەوبەهارە ئاڤێستایە سیتاڤە ئەمانە بەردەوام کتێبەکانیان کە ئەهێنە ئێرە لیستی کتێبەکان بە ئۆنلاین بۆ ئێمە دەنێرن سەیری دەکەین و ئێمە هەر بە ئۆنلاین ڕێگەپێدانەکان بۆ دەکەین ئۆنلاینژی دەبێت هیچ کێشەیەکمان نییە کەک باوەڕ عەجەب وەسەریل vê yekê daye meselan kek namek dibêje bi riya online jî eger lîste ji me re were em yekser muwafeqê bi riya online didin we ev yek kiriye heta niha bi sîstema onlineî heye me jî tune yani heke warîda agahiyek bidime ki xweş bin li ev heye biya me mesela em tenê ji başvuran em wek Pirtûka Kurdî tevahî cîhanê re diçêne yani ji Tokyoyê heya Almanyayê em pirtûk diçêne em tu derê îzneke bi vî rengî nagirin em kitêbên dişînin sînorê sînor em bêjin kumruk baca xwe vergiya xwe ji me distîne dibe ev kitêb 1000 lîra girtiye yani $1000 girtiye sedî 5 sedî 10 her çi be herî xwe ji me dikve û pirtûk derbas dibin yani nehewcê merib ji wir îzin bigire ji ber ku ev îşê ne carek yani bêjin rojane belki bi 10 kes ji me kitêb xwestin bikarin ji we her dehan ji wir îzin bikirin yani biya me dibe ev izin girtin êrakirin yani kitêbên gor şur heke sîstema qedexebûnê tunebe mesela li vir sîstema qedexebûnê kitêb îhtimala qedexe bikarî wan bifroj dabik li wir tiştekî bi vî rengî jî ku tunebe her çi kitêb bin bila ji kurikê ji me an ji kesî ku pirtûk digire bila baca xwe bigirin perê xwe bigirin ve dîsa pirtûk derbas bin yani online hizmet hebe jî da zehmete jî bu damostandina zintir
بەێ کەک نامق ینی بێ دەستور نابە نەوسا چما هەیە مەسەن ئەڤ ڕێنماش بۆی چه هاتیە دانین پرتوکێن قەدەخە هەنە پرتوکێ هون ناخوازن دەرباسی هەرێما کوردستان ببین هەنە ئاسایشی فەرهەنگی بەشێکە لە ئاسایشی نیشتیمانی وڵات بۆ ئێمە گرنگە ئەوە کتێب کە دێتە ئەم وڵاتەی ئێمەوە بزانین ئەم کتێبانە چین ڕەنگە هەندێک کتێبێ نووسەرەکانیان لەسەر ئاسی نێودەوڵەتی کتێبیان قەدەغەیە هەندێک کتێب هەیە ڕەنگە لەگەڵ ڕەوشی ئەمڕۆی باشووری کوردستانان نەگونجێت ئەمە یەک دوو ئێمە شتێکی ترمان کردووە هەموو ئەو برادرانە ئاگادارن تەنانەت ئەو وەشانخانانەی کە ئێمە نووسراویان بۆ دەکەین ڕێگەپێدانیان بۆ دەکەین لە بەخشینی لە گومرگیش دەبەخشرێن گومرگیش نادەن ئەوان ئێمە ناوێ واڵ جەموە تۆمارکری بە نەوسا نا ئێمە گرنگ نییە گرنگ ئەوەی وەشانخانەیەکی ڕسمی بێت وەشانخانەکانی باکوور دیارن کێن و کێنین و ئەمانە ئەوەی یەک دوو ئێمە نەک تەنیا ئاسانکاریان بۆ دەکەین بگرە لە بەشداریکردن لە پێشانگاکاندا مەسەرن من نمونەیەکت بۆ ئەهێنمەوە وەشانخانەی سیتاف لە وانە کە قەهار باتەیە هذا هەرێمی کوردستان لە سلێمانی پێشانگای نێودەوڵەتی کتێب هەبوو ئێمە بیری ئەوەمان کردەوە کە خوێنەری کتێبی بە ئەلفابی لاتینی کەمە ڕەنگە ئەو پارەی کە ئەو ئەیدا بۆ ئەو مەساحەیە کە ئەیگرێت نەتوانێت دەرامەتی خۆی دەربێنێتەوە ئێمە قسەمان لەگەڵ سەرپەرشتیارانی پێشانگاکەش کردووە نزیکەی لە 150 داشکاندنیان بۆ ئەوان کردووە ینی ئەگەر کۆنتاکتەکانی ئێمە لە ڕێگەی یەکترەوە ئێمە ئاسانتر ئەتوانین مەسەرەن وەشانخانەی ئاڤێستا لە ناو فامیلی مۆڵە شوێنیان هەیە ینی بە یەک نووسراوی ئێمە تەواوی کتێبەکانیان هێن ئێرە هیچ کێشی ینی مەسەلەیەکە کۆردیناسیۆنەیە وسا خویایە لەگەل وەشانخانەیە کاک باوەر وەشانخانەیە وە کیژانە وەشانخانەیە دارایە نەوسا وەشانخانەیە دارایە لێ لەسەر ناوێ وەشانخانەی دارای ناخوازم مجارێکە کشتیە بیان نەحوتێ وەشانخانە پێ ناسین ئاجێ لور قەیدەوە هەبێ مەسەلا مامۆستا بەسا سیتاوێک کرد قەهەرباتەیە کرد قەهەرباتەیە ژیان گەلێک جاران تێکری دانە ئەوژی دەبێت دەما دبم هەندێک پرسکرێک دەردەکەبن ئەم بێ تەلەفۆنان بڕێن دن ئەم باوەیەک چارەسەر یانێ ئەس دەبێم دەبێ وەشانخانە بن مەسەلا ئیحتیمالە نەوەشان لەبەر پرتوک فرۆشم ور مەسەلا ئەس میناکە کردم دۆ نەپێر دوهۆکێ پرتوک ئەخواستن من لەسەر مەدیە جوواکەجی پاش کرد قۆلیەک پرتوک ژی پرتوک تێدا پرتوکی بەرزانیجی هەیە یەک ئالەبەر بە ترکی ترکێتیە بەحسە تێکۆشینا بارزانیە بەس ئەوژی تێدا هەن کتێبە ترکی و قوربانجیژی هەنە لێمە نەکەریان شکر دەرباسکن گوتن شۆفر گوت ئەز وەرم ئیحتیمالە ئالیێ خەلیل ئیبراهیم نهێلێن و ئیحتیمالە دەست باب لەسەر وان پرتوکان مجبور لستیل و پیل ما بگراندم ایروات آمده ایرو از هنا بچم لچیز رنو بی شوفری ور ربا شوفری ورد دنگت قد بکک باور اگر تو بچکی دی مایک نزیکی خواب کی بله دنگ من اوها باشه اگر تو نزیک بی وی باش بله باشتره از اوها نزیکتر بکم از دبیم لا اف سیستم بتنی به وشانگری را تکیدار نبه کلا به سیستم اگر گشتی بکره از نه وشانگر خوشم از بکارم جدا بشینیم یعنی اجدو که خواست از جرا بکارم بقار بوی بشین بلا لورد سیوره دا پرخوا بستینن گر پرتو کداخه نبن گلک جاران ما مستگوتی این لاتینی ببین جو پرتو که لاتینی آنتر سکه انجی سیستم که يعني جت صادناك برتقال هناك جايه مثلا دبنجلو باكور دبر نظام تتخزي مرتجع ببرسن يعني تخزن قالوا كردين بر تبرتكين سياسيين در باريان بيجن ين دروي ارزانيان بر جويت ترسن نظام مش ترسن اجي ثاني به سيستم بو يعني السدم مثلا شيء زي مراتب ما چما دولات كده افشاندنك دایی دستور دایی اسمك مثلا نفر چندك بري مشان آخر كك باور پرتوكن كو او شانخانه دن دشينن همون السر بارزاني يعني پرتوكن جور بجور نوي كو درباز دكن ليه رينمايك آخر رينمايك جيره هي خويا خبر اوش وي رينماي نينا هون بهفره نكارم پيونديه كي دينن يعني تشتي مفهم كر وشانخانه دن
بڕیên online jî yekser wê iznê werdigirin û bacê jî nadin li و sînor. بەڕێ تەلەفۆن جی دەکارن Riya telefonê jî dikarin yanî xuyaya hûn bi hev re ne di pêwendiya wenî ne. Na ez dibêm ji bo ku hêsantir bibe ne hewceyê peywendiyê be. İhtimala gelek kesî ku haya wan ji online jî tune be. Yani cîhan hemû di sînorê de baş distîne, perê xwe distînin, vergiya xwe distînin, pirtûk derbas dibin. Yani li başûr jî ez dibêm ji bo ku bêhtir tîcaretekî zêdetir çêbe, bila ev destûrdayîn ji holê ra. Destûr nebe yanî vê bira destûr nebe çima destûr heye وڵای من دوو یەک ئێمە لەگەڵ تورکیا دوو وڵاتی جوداین ئەوان سیستمی خۆیان هەیە ئێمە سیستمی خۆمان هەیە ئێمە کار بەو سیستمەکەین کە لە هەرێمی کوردستانە بەرکارە ئەمە یەک دوو ئێمە ڤیتۆمان لەسەر هیچ کتێبێک نییە ئەو کتێبانە نەبێت کە ئاشتەوایی کۆمەڵایەتی ئەو کتێبانەی کە هانی توندوتیژیە دەن ئەو کتێبانەی کە دژی ئەمنی قەومی کوردین ئەو کتێبانەی کە سوکایەتی بە ئاین و مەزهەب و ئینسان و ژن ئەکەن ئێمە ئەو کتێبانە نەبێت ڤیتۆمان لەسەر هیچ کتێبێک نییە بەڵام ئەمە یاسایە ئێمە بەپی یاسا ئەجوڵێنەوە ئەگەر وەشانخانە نەبێ مەسەلە فرۆش بێ بە هەمان کێشەکە ئەوەیە ئێمە دەزانین مەسەلەن وەشانخانە شوێنێکی ڕسمیە کتێبی خۆیەتی دەینێرێت مەسەلەن ڕەنگە حەزبکە کتێب بنێرە بۆ شوێنێک حەز نەکا بنێرە بۆ شوێنێکی تر ئێمە لەگەڵ وەشانخانە سەروبەرمان هەیە وەشانخانە جێیەکی ڕسمیە کتێب فرۆش ئەتوانێت کتێب بنێرێ بە ئیجازەکەی خۆیەوە ئەگەر کتێبەکە هی چاپکراوی خۆی نەبێت ئەبێ ئەو وەشانخانەی کە کتێبەکەی چاپ کردووە ئەبێ ئەو دەستور ئیجازە بدات کە ئەو ڕازی ئەو کتێبی بنێرێتە دەرەوە ئەمە سیستمەکە لە هەموو دنیا پەیڕەوە کرێت بەێ بۆ هەمووی وڵاتان ژی هون وێ ڕێنمایی جیبجی دکن نەوسا نەتەنێ پرتوکێن کوژ باکوور و تورکیێتێن ئەوروپاوەرەش کووەرە لە هەرکوێ ئێمە تەجروبەمان هەیە حوت ساڵ پێشنگای نێودەوڵەتی کتێبمان لە هەولێر هەبوو من ئەندامی لیژنەی باڵایەوە بووم لە هەموو دنیاوە لیستەکانمان بۆ هاتووە ئێمە لەسەر ئەو لیستانە بڕیارمەنداوە نەک ئەوە من پێم خۆشە ئەو کاکەیە بزانێت وەرگێڕێکی ڕۆژهەڵاتی کوردستان کتێبی بارزانی و بزوتنەوەی ئازادیخوازی کوردی لە سۆرانیەوە کردووە فارسی هەندێکی هێنایەوە بۆ ئێرە لە مەرز ڕێگای نەدا بێتە ژوورەوە هەتا ئێمە نووسراومان نەدایە ینی ئەمە ڕەتی بەوە نییە کە لەگەڵ سیاسەتێک یان سیاسەتێکی ترنا ئەمە سیاسەتێکی نیشتیمانیە ئێمە سیاسەتی کلتوری سیاسەتی ئەمنی کللتوری ئێمە ئەمەیە بەێ کاک باوەەر ئەس باوەەر دکم مەسەلە هاتە فێمکردن ینی ڕێنمایەکی بوی ئاواهی هەیە دەبێژە کەک نامق باوەڕ دکم تە فێمکردنەوە سا پێویست ناکە گوتنێوی وەرگەڕینم نه من فێم کرد دیسا ژیانێ ji bo bazirganiya başvur geçtir be yani min ev qedexebûn ev kontrolbûn divê tevahî rabin çünkü herkes nikare online izin bigire û hem direng jî dibe yani hek ev qedexebûn ev izin girtin rabe gelek pirtûk em bikarbin ez bî dikarim bipirsin bizan dengê te bi başî nayê kek bawer kesek dema ji vir diğeynî pirtûkan fazla tişteki bir şey ne? Her tim giredayı izni ne? Yani qestate çend deh pirtûk bin jî yan sed pirtûk bin jî نه لە کارتۆن بۆ خوارەوە دەستوری ناوێت کارتۆن بۆ ئەگەر نە کارتۆن بە مەسەلەن ڤەکری بە پێنج پەرتوک دە پەرتوک هیچ ئەسڵان پێویستی بە ئزنێ نینە نە کارتۆن بە پێویستی بە ئزنێ نینە کەک باوەەر ئەگەر کو بوو کارتۆن نەکەوێت بازرگانیە کەسێک کاتێ خۆرە پرتوک ستاندیە ئەمجار تێنێ پرتوکێک جارنان دeh kolî ji vir dişênin Almanya sînorê da faturayê dikirin fatura 1000 lîraya perê xwe jê distînin pirtûk derbas kin ger pirtûk qedexe nebin yani pirtûkeke li gorî dewletê qedexe nebin hiç pirskirik nelê em hin caran tesîbî şofêran jî dikirin weke poşet îsa newêrin yani pirseke rengî heye mixabin bir ihtimale şofêrên vir jî şaşin an jî belkî tecrübeyên wanê bi rengî çêbûne lê yani biya min aliyê bi her awayî bi her qedexe divê rabe hem bazirganî geçtir be hem jî tekiliya Kurdên Bakur û Başûr geçtir bibe hem Latînî û Arebî geçtir bibe yani biya min vî meselê çareser bikin ki bo wan jî bo me çêktir be من دەڵێم ئەوەندە ئێستا دنیای
سوۆشال میدیا و دنیای ئەلکترۆنی شتێکی زۆر ئاسانە من هەر لە ئێسا بەو برادرە دەڵێم نیو سعاتی تر تۆ لیستی کتێبەکانت بشێنە من سبینە سعاتدا ئیجازە دەستور بۆ تۆ دەسێنم و تۆ کتێبەکان بێنە یعنی چ شتێکی ئەوەندە گرانی نازانم ئەم ینی بۆ ئیلا دەبێت ئێمە ینی ڕعایەت یان چاودێری یان با بڵێن مراعاتی یاساکانی یەکتر نەکەین ینی ڕەنگە هەندێک شتێ من نتوانم بە ئاسانی بی بەمە ناو تورکیاوە ئەوش بە پێچەوانەوە چونکی ئێمە دوو وڵاتی جوداین بەڵام من تاکید لەسەر ئەوە دەکەمەوە ئیجازەدانی کتێب ئەبێت وەشانخانە بێت ئەگەر کتێب فرۆش بینێرێت ئەبێ دەستوری وەشانخانەکەی هەبێت ئەگەر دەستورە وەشانخانەیە خۆشی وەرگرە وێ دەمێ هیچ کێشەمان نییە وەشانخانەیە مەژی هەیە ئەنەها دەبێت چ بکەم ئەزی چاوە پرتوک بشێنی ئەگەر تۆ پەرتوک دەشێنی کاکی من لیستی پەرتوکەکان ئێمە پەیجی وەزارەتمانەیە سایتی وەزارەت هەیە بچۆرە سەری بنێرە لە 24 ساعتە تۆ بەرسەفی خۆت وەردەگریت ینی تێتێکەوی ماڵپەرە وەزارەتە ڕەوشەمبیریە حکوومەتە هەرێما کوردستان تێ لیستا پرتوکێن خۆشوارە بشینی لور ئیمەیل هەیە ئیمەیل هەیە واتساپ هەیە هەر تشت هەیە واتساپ هەیە پشتی تە لیستە شان دناوا 24 ساعتاندا وێشتەرە دەستورێ بشینن سێ مەحبەرێ مەهەفتە قۆلی مەشاند هەفتە قۆلیش بۆی مە ئیزین کرد ئەم شتێکی نۆرمالە gelek zêdeya yani hevte qoliye gelek dikir lê ji bo qoliyeke piçûk nehewce meriv bikeve têkiliyên bîvîreng ez wî dibêjim yani biçûk neke qolî kek bawer yani madem biçûk e nehdeh pirtûkin eger tu nekî qolî pirsgirêk dernakeve nexêr ez vî dibêjim mesela kesek ji wir dixwaze ji me yên wir divê îzin bigirin باشە ئەوەی کە داوای پەرتوک لە تۆ دەکات ئەو لیستەکە بێنێت ئەم لێرە دەستور دەدەینەوی بۆ تۆ بشێنێت ئەو کەسێ دخوازە وێ دەمێت کارە لیستێ یەکسەر ئۆنلاین بشینە بۆ وەزارەتێ وەزارەت وێ پەسەند بکە و ڕێنما ینی ڕێ پێ بدە و دەرباز کەت سینۆڕە و گومرگیژی نادەیت گومرکێژی نادە و ساخویایەک و پرسکرێک جارە سەر بوو کەک باوەر ینی ڕێنما هەیە ڕێنماژی وساخویایە وێ بمینە نایە گوهرتن ڕێنمایەکە حکوومەتە هەرێما کوردستانەیە و ji بۆ ku hûn bikaribin bi asanî pirtûkê xwe bişînin biriya weşanxaneyan bişînin wê demê wê ti pirsgirêk dernekevin gelekî spasiya we dikim birêz berdevkê Wezareta Rewşenbîriya Hikûmeta Herêma Kurdistanê kek Namık Şefîq Hewramî û kek bawer berşev koordînatorê pirtûka Kurdî ji Amedê mêvanê me bûn zor spas. Spas xweş dem baş.